هاوشێوەی ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان ئەنجومەنی سیروانی کۆماڵ بە گەرم و گوڕیەوە بانگەشە بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵ دەکات. بەرپرسی ئەنجومەنی سیروان دەڵێت چاوەڕوانی زۆریان لە خەڵکی شارۆچکەکە هەیە کە متمانەی خۆیان بە لیستە پرتەقالەکە ببەخشن. ئەم ساڵیش بە ئومێدەوەی ئینشاءڵڵە چاوەڕوانێکی گەورەمان لە دەنگدەرانی خۆمان وەرە دۆستان و لایەنگرانی خۆمان هەیە لەم شارە کە دەنگ بە لیستەکەی خۆیان بن ئینشاءڵڵە. وەڵڵاهی ئەوەی ڕاستی بە ئێمە لە ڕابردووە بەڕاستی شاهیدی ئەم شارە شاهیدی ئەوەن کە ئێمە کار و چالەکەکانمان هەمە لایەنەوە هەمە چێشنە بووە. ئێستەیش هەر بە ئومێدەوەی ئینشاءڵڵە ڕووی دەنگمان لە دەنگدەرانی ئەم شارێ بەڕاستی کە ئێمە چۆن لە ڕابردووە دڵسۆز بین بۆیان لە داهاتووشە دڵسۆزە بین بۆیان. ئێمە بەردەوام بووین پشتیوان بەخوا ئێستش بەردەوامە بین و چەند تیمێکمان دروستکۆوە کارەکانمان بە پلان هەموو ڕاست پاردووە دابەشمان کردۆ بەسەر گەنجانە بەسەر خوشکانە بۆ ئەوەی بەو ئومێدە ئینشاءڵڵا و ئومێدەیشە سەرکەوتن تۆمارەکەین. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵ ڕای دەگەیەنێت هاوشێوەی هەڵبژاردننی پێشوو هیوایان بە خەڵکی ئیسلام دۆستی ناحیەی سیروانەیە کە متمانەی خۆیان بە کەسانی ڕازگۆ و حەقبێژ ببەخشن. ئەم دەوری کاریگەری ژوای کردووە کە لە ساڵانی ڕابردووە هەمیشە لە سیروانە یەکەم نەبووبین دووەم بووین. ئەمە جێگەی دڵخۆشی ئەمەش ماوەتەوە سەرچی ماوەتە ئەو متمانە و دڵخۆشی کە هاوڵاتیانی سیروان بە کۆمەڵی دادگەریان هەبوو ئەوش لەسەر ئەو ڕازگۆی صادقیەتیە وەگەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نازناوی صادق الئەمینی هەبووە پشتیوان بەخوا ئێمەش ئەمانەی ڕێوشۆنی پێغەمبەرمان کردووە عەلەیهی سەڵات وسەلام ئەمانەی لەسەری بەردەوامی لە خزمەتکردن بۆی ئومێدمان وایە لە ئێستایە هاوڵاتیانی سیروان پارێزگای هەڵەبجە شوێنەکانی دیکەوەنێکی گوێیان لە دەنگمانە بتوانن دەنگ بدەن بە لیستی 285 کە لیستی خۆیان. کۆمەڵی دادگەری داوا لە دەنگدەرانی هەرێمی کوردستان دەکات بۆ هێناندی خواست و داواکاری و مافەکانیان دەنگ بە لیستی 285 کۆمەڵی دادگەری بدەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی سیروان.